32 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی 11 ئازاری ساڵی 1991 پریشکی ڕاپەڕینی خەڵکی کوردستان گەیشتە خانەقین. کەنعان بەشداربوویەکی ڕاپەڕینەکەی خانەقینە. ئەو لەگەڵ دەیان پێشمەرگە و دانیشتووی شارەکە لە تەواوی کووچە و کۆڵانەکانەوە دژی بەعەس ڕاپەڕین دەست پێ دەکەن. لە نزیک ساڵێکە لەوێ بەڕاستی توش شەڕێکی زۆر قورس هاتین. کۆپتەر هات، ئیتر کۆپتەر دا لێمان هەمیشە دوو کۆپتەر بوون، هاتن چون بارێن نەکردو، هاتن قەسفی ئێمە نەکرد. جێشێکی منەظەم لە نۆمانە بوو، بەڵام ئێمە وەکو بەهورەیەکی پۆڵاینەوە توانیمان بەرەنگاری ئەو جێشە ببینەوە و شەڕێکی زۆر باشمان کرد و جێشەکە لەوێ شکایەوە. هێزی پێشمەرگە لە کەلارەوە بەڕێ دەکەون بۆ ئازادکردنی خانەقین. ڕژێم بەرگریەکی تون دەکات، بەڵام ناتوانن ڕێگە لە هێز و بازووی پێشمەرگە و جەماوەر بگرن و هێزەکانیان لە خانەقین دەکشێننەوە. کە ڕاپەڕینەکەی کوردستان دەچی پێکرد، خانەقینی شێکی لەو شارانە بوو، بەڵام بەدەخەوە یعنی ئەو ڕۆژن زۆر نەخایان. هێزی پێشمەرگە هاتە ناو ئەم شارە بە سەرپەرشتی بەڕێز کاکسەلامی قرخاعەزیز و براکانی چەند کەسێکی لە بنەماڵەکەی شەهید بوو. ئێمە وەکو گەنجێکی خوێنگەرم ئەو کات پێشمەرگانی ڕەسینە لە ناو شاری خانەقین، ئێمەش یەکسەر دەستمان بەچەک کرد و هاوکار پێشمەرگان بووین، چوومانە شەڕەوە لەگەڵیانە. شەڕەکانیش لە 3-4 قۆڵ بوو، قۆڵێکی شەید کەریم و حوسێن مەنسوور خوا عافی کادوانە بوون و لەگەڵ مادیە بوو، بڕێ پێشمەرگانە بوو، ناتوانم ناو هەموویان بێرم. بڕێکی لە قۆڵی کاک عەلی شامار بوو. ئێمەش وەکو پێشمەرگەیەکی گەنج لەگەڵ مامەستا سۆران بووین. ئازادکردنی خانەقین بە شەهیدبوونی زیاتر لە 10 پێشمەرگەی قارەمان کەمتر لە 24 سەعات دەخایەنێت. دواتر ڕژێم هێزێکی زۆر کۆ دەکاتەوە و شارەکە گەمارۆ دەدات و دووبارە خانەقین داگیر دەکەنەوە. پاش داگیرکردنەوەش دەست دەکەن بە ڕەشبگیری و نزیکەی 60 کەسی ئەو شارە بێسەر و شوێن دەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.